کێشەیە گوندن مادەیە 140 تایبەت ناحیە سەرگەران ینی پشتی بویێرن ئەمژن ئەحداسن 16 ئۆکتۆبەری ساڵە 2017 ڕۆژ بڕۆژ خراتر دەبن و کێشە و پرێزگریک دنابەرە ئاکینجیên گوندی ئەو خەلکین کو سەدان ساڵە لەوە دەری ئاکینجینە دیگەل سەرباز و هەروەها حەشدا شعبی داعشێ ینی کێشە و پرێزگریکان ji بوان دروست دکەن هەرچەندە هەوڵ بەردەوامن ji aliyê نونێراتیا کورد لە بەغدایê ji aliyê serkردatiya siyasî Herêma Kurdistanê hikûmeta Herêma Kurdistanê ji bo çareserkirina prizgirîka cûtiyarên wan gundan yên taybetên nahiya sergeran lê heya niha weke pîwîst kêşên wan nehatîne çareserkirin beryêkeftin hêj berdewam bime. Derbarê vê mijarê ji bo zanyariyên zêdetir dawî hewlên hem nûneratiya Kurd li Bexdayê serkردatiya siyasî Herêma Kurdistanê hikûmeta Herêma Kurdistanê ji bo çareserkirina کێشەیەن جوتیارên Kurd me mêvanekê Birêz Mihemed Emîn nûnerê cûtiyarên sergeran ku li stûdiyê mêvanê me ye Kak Mihemed bixêr bê زۆر بەخێر بێ spas bi amedebûnit kêşeke ne yekem cara wezam ne ku te carî ji debêtin êsta duayên hewlekantan çîn serbazekan yan ew supayê kelewê ye ew hêzanê kelewê ye bûçî rêgirîtan lê dekirêtin çîtan pê dalên êwe welamtan çi ye لە ناوڕۆژی پرسیارەکە دو هەوڵەکانی ئێمە ئەوەیە کە لە هەفتەی ڕابردوو ئێمە سەردانێکی بەڕێز سەر و کۆمارمان کرد و لەوێنێکە کۆمەڵێک لەسەر ڕاستپاردەی ئەو کۆمەڵێک مەسئولینی بەغدامان دیت هەوڵەکانمان ئێمە بەردەوامە بۆەوەی کە ئەو ڕێگریانە لا بدەین بەڕاستی بە تایبەتی ئەو بڕیارەی سەرۆکی لێژنەی جێبەجێکردنی مادەی 130 بەڕێز هادی عامری دەری کردووە بۆی کە ئەوە بکرێتە کاری جێبەجێکردنی کە بەشێک ئەگەر هاتو ئەوە جێبەجێ بکرێت بەشێک لە کێشەکانمان چارەسەر دەبێت بەڵام هەتا ئێستا ئەو نووسراوە لە دەستگاکانی کەرکووک کاری پێ نەکراوە یاخود نەگەیشتوتەوێت هەتاوەکو کاری پێ بکرێت ئێمە هەوڵەکەمان ئەوە بوو کە ئەوە مانجێکە ئەو کتابە دەرچوە بەڵام هەتا ئێستا نەگەیشتۆتە دایرەی زراعی کەرکووک نەگەیشتۆتە نفوز نەگەیشت بۆ محکەمەی ئەو کاتە بۆ ئێمە ئەو سەردانەمان کردو بە ئومێدی ئەوەی کە بتوانین ینی هەوڵێکی کە بدەین بۆی کە ئەو بڕیارانە جێبەجێ بکرێتن سەبارەت بە ڕێگریەکان بەڵێ ڕێگریەکان هەتا ئێستا بەردەوامە ئیمڕۆ دوێنێکە ماوەی ئەو هەفتەی ئەوە هێزە سەربازیەکان بەردەوامن لە ڕێگریکردن لە جوتیارانی کورد بۆی کە نەهێڵن کاری کشتتوکاڵی خۆیان بکەن و ئەزیەتیان دەدەن دەستگیریان دەکەن بە هەموو جۆرەکان ئەوان دەڵێن ئێمە لەبەرەوەی کتابێکمان بۆ هاتووە لە فەرقەی هەشتەوە کە ڕێگری دەکا بەهۆی ئەو کتابەوە ئێمە ناتوانین ئێوە ڕێگە بدەین کە کاری کشتتوکاڵی بتان بکەین لەبەرەوەی ئەو کتابی فەرقەمان بۆ هاتووە کاک محەممەد چەند گوندن ئەوانەی کە لە سنووری سەرگەڕان و نزیکی کەرکووک کە ئاوا ڕێگریتان لێ دەکرێ و ینی هەفتانە و ئەمە بە بەردەوامی هێزەکان هەڵدەکوتنە سەر جوتیارە کوردەکان و ئەو هێزانە کێن ئێوە ئەزانن کێن بڵێ هێزەکانی سوپای عێراقن ئەوانەی لە هەر شوێنێک سەر بە فەرقەیەک و سەر بە فەوزێکن ئەوەی لە سنووری سەرگەڕانە فەرقەی هەشتا فەوجی سوارە ئەوان ڕێگری دەکەن ناشی شارنەوە دەڵێن ئێمە بە کتابی فەرقەی کتابمان بۆ هاتووە لەوێ و ئەمرمان پێکراوە کە نەهێڵین جوتیاری کورد کاری کشتتوکاڵی لە کێ فەرمان وەرەگرن ئەزانن ئەوان ئێمە دوو هەفتە پێش ئێستا جارێکیان سەردانی قیادی عملیاتمان کرد هەم بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەو گوتی وەزیری دیفاع ثابت عباسی ئەو کتابی کردووە هەتاوەکو کتابێکیش لەلایەن ئەوە بۆ من نێتن کە بڵێتن ڕێگەیان پێ بدە ئێمە ناتوانین ڕێگریتان کاک محەممەد قسەیەک هەیە نازم تا چەند ڕاستە باز دەکرێتن دەڵێتن کە ئەو فەرماندانەی کە لەوێنە و سەربازانەی کە لەوێنە بەخشیش پارە وەردەگرن لەو عەرەبە هاوردانەوە بۆ ئەوەی کە ڕێگری لە کوردەکان بکرێتن و عەرەبە هاوردەکان زیاتر گەنم و جوو دەخل ئەو شوێنانە بەکاربێنن ئەمە ڕاستە جا قسەکە لەسەرەوەی بی پارەوەەر بگرن یانە تەنسیقیان هەیە و لەسەر ڕاستپاردەی ئەوان ئەو ئیشانە ڕێگری لە ئێمە دەکەن جا بە پارە بێ زانیاریتان هەیە کە بەخشش وەرەگرن من ناتوانم ینی ئەوە بکەم ینی لەبەرەوەی من خۆم ئەوەم نەکردووە بڵێم بەڵگەم هەیە کە پارەگرن بەڵام بەگشتی تەنسیقێکی تەواویان هەیە و لەسەر ڕاستپاردەی ببرین ئەو عەرەبە هاوردانە ئەوان زەغد لە ئێمە دەکەن و ئەوان ناهێڵن ئەوان داوا دەکەن لە هێزە سەربازەکان بۆی کە ڕێگریان لێ بکەن ئەو نێڵن ئەو جوتیارە کوردانە ینی کاری خۆیان بکەن هۆکاری سەرەکیش ئەوەیە بەڕاستی ئەوان بەهۆی ئەوەی کە کۆمەڵی قراراتی محکەمەی کەرکووشیان هەیە لەسەر ئەو زەویانەی ما بەوەی کە علاساس ئەوە کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی بەعس ئەو زەویانە بە عەقد دراوەتەوانە ئێستش بەداخەوە لەو سەردەمەی محکەمەی کەرکووک هەندێک لەو عەقدانەی بۆ
ڕەفع تەزمید کردوون داوا دەکەن ئێمەش وەکو زوتیارانی خەرچی منطقەی ئامادەنین نە دەستبەرداری ئەو زەویانە بین و نەماهێشتونە زەویەکان ینی بکەویتە بەردەستیوان و هەتا ئێستش لە بەردەستی خۆمانە بۆیە ئەوانیش لە ڕێگەی هێزە سەربازیەکان و ئەو جۆرە فشارەکەن کە لە ڕاستیشدا ئەوە ئیشی هێزی سەربازی نییە دەخۆت بە کاری کشت و کاڵی یاخود کاری ئیداری بکە ئەگەر کێشەی هەیە ئەوە دەتوانین لەیان لە ڕێگەی محکەمەیان لە ڕێگەی پۆلیسەوە بکرێ بەڵام لەبەرەوەی ئەوان دەزانن لەو ڕێگەیەوە دەتوانن زەغ لە ئێمە بکەن تەنسیق وەکو هاوکاریشان هەیە بەجێیان دەکەن بۆیە ئەو فشارە لەسەر زوتیارانی کورد دەکەن. باشە کاک محەممەد ینی جگە لە هێزەکانی سوپای عێراق کە هەڵدەکوتنە سەر جوتیارە کوردەکان هیچ جوتیارێکی عەرەبی هاوردا ئەوانیش دێن ئەوانیش ڕێگری لە ئێواکەن لە ڕاستدا ئەوەی ئێستا هەیە لە خلالی ئەو دوسێ مانگەی ئەخیری نەخێر ئەوان جوتیار عەرەبەکان نایەن بەڵکو هەر ئەوان لەبەرەوەی 8 ماڵ لە ناو گوندی پەڵکانە هەن کاتی خۆی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر ئەو بە واستەی شڕتەی اتحادی ئەو 8 ماڵیان لەوێن درێکە ثابت کردووە بۆیە ئەو 8 ماڵە کاتێک کە ئێمە جوتیاران کارێکی کشت و کاڵی دەکەین خەبەری هێزە سەربازیەکان دەکەن لە ڕێگەی وانەوە دێنە سەر جوتیاران و ینی بە خۆیان ڕاستە خۆنیان بەڵام هێزە سەربازەکان بە هەمەر دێن بە سیاری عسکەری دێن بە هەموو زۆرێک ڕێگریمان لێ دەکەن بە شەو دێن بە ڕۆژ دێن ینی وەی لێ هاتوو ئێستا وەکو ئەو 5 گوندەی منطقەی سەرگەڕان کە شەناغە و پەلکانە و سربەشاخ و گابەرەکە و خراپای وەکو منطقەی مەحزوور وایە ئەگەر بێت و ئێستا دوو فەردە گەنم ببەی ڕێگریت لێ دەکەن ئەگەر هاتوو ینی بە هەر زۆرێک هەر شتێکت پێ بێ کە پەیوەندی بە کاری کشت و کاڵیەوە بێ لەو منطقەی مەحزوورە ئێمە ناتوانین کاری کشت و کاڵی زۆر باشە کاک محەممەد لە ماوەی ڕابردوو بەریەکەوتن دروست وابزانم مانگی 4 بە ئەگەر هەڵە نەبن بەریەکەوتنێکی باش دروست بە ئەو کاتی حکوومەت یاریمی کوردستان هێزێکی جۆڵان کە هێزی پێشمەرگەوە بۆ ئەوەی کە ئەو غەدرەی لە جوتیارەکان دەکرێتن قابلی قوبول نییە دوای وەزعکە هێور کرایەوە ئێستا وەزعکە مەترسیدارە ینی گەیشتوتە و ئاستەی کە جارێکی تر ڕوبەڕووبوونەوەی جوتیاران لەگەڵ هێزەکان دروست بێتن یان نا ئێمە هەموو ڕۆژێ لەو ڕوبەڕووبوونەوەی داینە تەسەوەر دەکەی ئیمڕۆکە چوونە ئەوەی مەسەلە مەتخیلە بەروی باران کەمان بە مەڕەشاتی یان بە ئەدەواتی کشت و کاڵی مەڕەشەی زراعی ئاودان و شت دەکرێت ئیمڕۆکە چوونە ئەو ئەدەوات و کشت و کاڵیان و لێک و پێ کردیتەوە پساندویانە و بڕیاریان ینی پێیان تەبلیغیان کردوون کە نابێ کاری کشت و کاڵی بکەن ئەگەر کاری کشت و کاڵی بکەن دەتانگرین لە هەفتەی ڕابردوو هەندێک کەسیان گرتووە لە 2 ڕۆژی ڕابردوو سایەخترێکتریان گرتووە ینی تۆ هەر کاری ئێوە نابی بیکەن کوردەکانی عەرەبەکانیش نابی بیکەن لە ڕاستە سیرکە ئێمە لەبەرەوەی زەویەکانمان تەسلیمی عەرەبەکان نەکردووە هەتاوەکو ئەوان بێن کاری کشت و کاڵی لەسەر زەویەکانی ئێمە بکەن بۆیە تەنها ئەوە ئێمە ینی هەوڵ دەدەین کە کاری کشت و کاڵی بکەین ڕێگریەکە زیاتر لەسەر ئێمەیان چکە ئەوان زەویان لەبەردەستی دانیە لە سنووری سەرگەڕان بەڵام هەر ئەو قسەی تۆ ینی بۆ سلماندنی قسە لە سنووری دووبز ئەو زەویانەی کە عەرەبەکان دەستیان بەسەرداگرتووە بەعتیادی کاری کشت و کاڵی دەکەن و هیچ کەسیش ڕێگریان لێ ناکات. کاک محەممەد بەهۆی ئەم ڕێگریانەوە ئەو زەرەر و زیانانەی بە ئێوە کەوتووە چین و ئێستا ئێوە ڕێگریتان لێ دەکرێت لەوەی جارێکی دیکە زەویەکانتان بەکاربێنەوە زەرەر و زیانەکانتان چین؟ زەرەر و زیانەکان یەکجار زۆرن کاری کشت و کاڵی ینی خەڵکی گوند کە لە گوندێکدا دەنیشە کاری کشت و کاڵیە جا مەسەلەن لە مەوسمی پاییزە کە پێویستە گەرم و جۆ بسێنرێ ئەگەر هاتوو ئێمە دەستبەرداری بڕیارەکانی هێزە سەربازیەکان بوونایە دەبواە گەرم و جۆش نەچینین بەڵام ئێمە بە ملێنان و بەوەی کە ڕێیان بۆی دەیان گرتین ئەزیەتیان دەداین تەقدیم محکەمەیان دەکرد تەقدیمی پۆلیسیان دەکرد بەڵام دەستبەردار نەبوون کارەکانمان هەر کرد مەوسمی کشت و کاڵی گەرم و جۆ تەواو بوو ینی هەر چۆنێکی بوو ئەوەندەی کرا ینی بەرهەمەکانمان دووریەوە ئێستا مەوسمی چاندنی گەرمەشامیە لەو منتیقەی بەڵام بە هیچ زۆرێک ناتوانین کاری بکەین و ڕێگریەکی بە زۆرێکە کە هەر کەسێک بستە سەر زەویەکەی خۆی دەستگیر دەکەن. زۆر باشە تا ئێستا خۆتان ڕادەست نەکردووە کورد هەمیشە وا بووە زوڵمی لە کەس نەکردووە بەڵام زوڵمیش لە کەس قوبوڵ نەکردووە کەواتە ئێستا چارەسەر چییە؟ داواکاریەکانتان چین؟ گەیشتون بە چ قۆناغێک دەتانەوێت چی بکەن؟ خۆ ئەم وەزە هەر بەردەوام نابێ ڕۆژێک بتەختەوە ئیترخوانە خواستە لەوانەیە کوشتن ڕۆ بداتە. ئەگەر ئیزنم دەی بڕک بە درێژتر ئەو وەڵامت دەدەمەوە لەبەرەوەی چارەسەرەکان دوو زۆر چارەسەریە چارەسەری ئەوەی کە بنەڕەتی هەیە و چارەسەری ئانی هەیە
سەرە بنەڕەتیەکان ئەوەیە کە بەڕاستی لەبەر ئەو زەویانە بە چ شێوازێک دەستی بەسەرداگرێت بەشێک لەوەی لە ڕێگەی بڕیاری قەراراتی مەجلیس قیادە سەورەیەوە دەستی بەسەرداگیرا کە خۆشبەختانە لە هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عراقی مسودەی ئەو پرۆژە یاسایی تەقدیمی پەرلەمان کردووە هیوادارین پەرلەمانتارەکان هەم نوێنەرەکان کوردەکان بەخۆیان یەکدەنگ بن و هەم بتوانن دەنجیش کۆ بکەنەوە بۆی کە لە ماوەی داهاتوو کاری لەسەر بکەن بۆی کە دەنگ بێنێتن و بەهۆی ئەو پرۆژە یاسایەوە ئقرار بکرێتن تاوەکو لە کۆڵ ئەو کێشەیە سەرەکیە ببینەوە کە ئەوە داواکاری هەموو جوتیارانە لە هەموو کەرکووک نەکتەنها بەس سەرگەڕان لە بەرەوەی زەویەکانی سەرگەڕان و دووبز و پردێ و داقوق و لەیران بەشێکی زۆری بەو قرارانەدا بابرێن دەستی بەسەرداگیراوە بەشێکی تری لە ڕێگەی قراراتی لژنەی شوونی شیمال دەستی بەسەرداگیراوە کە ئەوە لە ڕێگەی بڕیاری 29ەوە کە لە ساڵی 2012 دەرچووە دەبوایە ئەو بڕیارە جێبەجێ بکرێ و ئەو زەویانە بۆ کوردەکان بگەڕێتەوە بەڵام لەو کاتەوە جێبەجێ نەکراوە خۆشبەختانە ئێستا لە ڕێگەی مادەی 100ەوە بڕیارداوە کە ئەو بڕیاری کاتی خۆی کارایەوە دەبێت کاری پێ بکرێت ئێمە لەسەرەوە کار دەکەین کە بەشێکیش لە ڕێگەی ئەوە چارەسەر بکرێ ئەوانە چارەسەری بنەڕەتین چارەسەری ئانی ئەوەیە کە بەڕاستی لێ بگەڕن جوتیارەکان کاری کشتتوکاڵی خۆیان بکەن ناکرێ ینی مەسئولینی ما کاربەدەستانی کورد لە بەغدا چاوەڕێ بکەن بنێ هەتاوەکو ڕۆژ بە ڕۆژ هێزە سەربازەکان پەلاماری جوتیاری کورد بدەن و ڕێگری بکەن لە کارە پێویستە چی بکەن نوێنەرانی کورد لە بەغدا پێویستە چی بکەن ئەگەر بە کوردی پێویستە بە زووترین کات ئاگاداری وەزیری دیفاع بکەنەوە کە نابێ هێزی سەربازی تەدەخل بە کاری ئیداری کشتتوکاڵی بکە و دەستی هێزە سەربازەکان لەسەر جوتیاری کورد بچێشنەوە ئاگادارتان کردوونەتەوە کاک بەڵێ ئێمە بەڵێ ئاگادارمان کردوونەتەوە لە ڕاستدا کۆمەڵێک جار وعدیشان پێداینە بەڵام هەتا ئێستا بڕیارەکەیان لە سنوورەکان لە بەگشتی ئەوەیە کە ڕێگری دەکەن لە جوتیارانی کورد بۆی کە کاری کشتتوکاڵی خۆیان بکەن بەڕێز محەممەد ئەمین نوێنەرێ جوتیارن گوندن سەرگەران لە کەرکووکێ کولستودیێت گەلمەوەی گەلێکی سوپاس دارین کۆ داخوازێن هەوا بگەهن نوێنەرێن کوردان لە بەغدایە هاش دەنگێتە هەبیت هاش داخوازێتە هەبن کو چارەسەریە کە ئانیش بۆ وێڕاوشێ بکەن هەیە چارەسەرێن بنەڕەتی بەس کورد یەکدەنگ بێتن هەموو شتێکمان پێ دەکرێت بەڵام بەداخەوە هەتا ئێستا یەکدەنگ نین داواکاری هەموو جوتیاران و هەموو کورد ئەوەیە کورد یەکدەنگ بێ لە بەغدا زۆر باش دەست بەخێر بێت.